بەرنامەیە لە ئێوە و لە خۆم و لە میوانەکانیش بپرسم بۆچی ئاستی جنێوان لە ناو تاچی کووردا گەیشتۆتە ئەم شوێنە. یعنی تێڕوانینێک دروست بووە کە بەشێکی زۆرمان وا هەست دەکەین کە تاچی کورد بۆ شوێنێکە گەڕێ جنێوی تیابات بە هەر هۆکارێک بێت. هەڵبەتە باسیەوە ناکەین کە جنێو هەر نەبێت یان ڕوونە کە جنێو کللتوری زمانەوانی بەشێک لە کۆمەڵگەکان و میلەتەکانی دنیاە. بەڵام ئایا بەم جۆری کوردستانە؟ ینی هەندێک جار ئەگەر ئەمە تەنز نەبێت، ینی ئێمەی کورد بۆ وەسفیش جنێو بەکارێت. مەسەلەن ئەڵین ئەو سەگ بابە دەنگی خۆشە، ینی کابرایەک تۆزێک لێزان و چوزانم چی و چیە بێت ئەڵین با ناوەکان نێنین. بەڕاستی زۆر بەخێر بن. دکتۆر گیان بەخێر بی. ڕێزان خان بەخێر بی. زۆر سپاس بۆ تۆ. بابەتەکە هەستیارە و لە دوو سێ شەوی ڕابردووە لەگەڵ دکتۆرا بە تەلەفۆن قسەمان کرد. لە ناو تەلەفۆنەکە بیرۆکەیەم بەرنمەیە هات. یەکێک لەو قورسیانەی بۆ ئەم بەرنمەیە لای ئێمە قورس بوو ئەو بوو کە چێ قسە لەسەرم بابەتە بکات. بەڕاستی دکتۆر هەر خۆت با دەست پێ بکەی. میلەتی کورد بۆ گەیشتۆتە ئەم شوێنە لە جنێوان؟ بەڕای من میلەتی کورد هەر لە ئەساسا جنێو یەکێک بووە لە فەقارەکانی. ئەڵبەتە جنێودان لە نێو کووردا دووسێنەوە. باش. ئەوڵەن شار وەکو شار ئێمە هەمووی 100 ساڵە خەڵکەکە بووەتە شارنشین، یا لادێیی بووە یا خێڵەکی بووە. بە شێوەیەکی کولی، بە شێوەیەکی فەرخەڵکی. عەقڵی خێڵ یا لادێیی هەمیشە جنێو فرۆش بووە. جنێوەکانیشیان لە ژینگەی خۆیان دوور نەکەوتوێتەوە. فەرقەیە جنێوەکان مرتبط بووە لەگەڵ ئاژەڵەکانە. ئێدی ئەوە گایە، کەرە، ئەسپە، هێسرە، مەڕە، بزنە، ئەم جۆرە مەسائلانە. ئەو ناتۆرانەی کە لە ناو خێڵەکێک خێڵا هەیە لە شاران نییە. مەسەلەن بۆ نمونە گای مارۆ. گای مارۆ تۆی خەڵکی شار نازانی چییە. ڕاست ڕاست. گای مارۆ ئەوەیە کەوا گایەکی ڕەش بێ ناوچاوانی سپی بێ، ئەمە نەکبەتە لە نێو تەفکیری خێڵە. ئەو گا نەکبەت یا ئەڵێ بۆ نەدا ساری ئەڵێ بزنی بزن تا ڕێچکە بێت و بزنە ڕێ بێ. معروفە ناوەکەی بە ناوی خۆیەوەیە. بزنە ڕێ بێ بەڕێ ڕاستە نەڕوات. ئەم ناوانە لە ناو شاران نییە. بڕە جنێوی تریش هەیە تعریفە لە حەقیقەتە. وەکو ئەڵێ کابرا ئای باوکە چشی چەند شەیتانە. ئەمە هەم جنێوە هەم تعریفە. کابرا نێرەکەرە وەنا یانی زرتەزەلام و قولدر و دەستوەشێنە کە پێڵێ کابرا نێرەکەرە چ نێرەکەرێکە باح. ئەمە تعریفە. بەڵێ ناتۆرە بەڵام لە حەقیقەتە تعریف. یا کوڕە فرە شەیتانە. فرە شەیتانە. شەیتان یعنی زیرە ئەوەندە زیرەکە گەیشتۆتە پلەپایە شەیتان. یا وەکو زۆڵێکە وەک خۆی نییە زۆڵ. عەجەب حەرامزادە و زۆڵێ
لە کاتێکا زۆڵ لە ئەوروپا مەفاهیمێکی نییە لەبەرەوەی ژن و پیا و ئاکسەران پێکەوە دەژین دوور لە مەسایلی شەرعی و قانونی ئەو مناڵانەیان هەیە لە مەفاهیمی ئەمە زۆڵن وانە بەڵام لە مەفاهیمی ئەوانەوە نییە ئەوە نییە عالەم زۆر جیاوازە باش ئەم پێشەکیە گرنگ بوو وەنیە لە ڕووی کللتوریەوە بەڵام خۆ ئێستا بە حسابی خۆمان ئیتر سەردەمی گوند و خێڵ و ئەمانەمان جێهێشتووە و ئێستا هەمومان لە ناو شاراین و ئێستا توانم بڵێم لە ڕێی بەهێزترین تەکنەلۆژیای دنیاوە کە سۆشیال میدیا و جەمان نێشتوە زەما من تەئیدن بۆ ئەم قسەی دەیکەم من خدمێکم هەبوو زۆر ئەدعای مۆدێرنی و پۆست مۆدێرنیە کرد باش شێک داوەت کراین بۆ شایەک پێنج شەش جار هەڵتا پاریدا بە گۆرانی وێژەکە و چەندین جار خۆشی کردە قوربانی من پەت بووم لە دەست ئەدعاکێکەوە ئەوەنە مۆدێرن و پۆست مۆدێرن وتم وەرە کوڕی باشوەرە سوالێک لێکەم وەڵامم دەدەیتەوە وتیا وتم ئەو هونەرمەندە داوای کچەکەت بکات دەیدەیتێ وتی من کچی خۆم دەمەم سەگ بابە سەیری ئەم ئەزدیواجێت کە وەڵاوچ لەحظەیەکەی ئەم ئەزدیواجێتەی کە هەیە لە نێو ئێمە ڕیشووی هەیە هێشتا نەجاتمان نەبووە هێشتا لە ناویان لوو لە خۆین حتا سیاسیەکانمانیش جارەوار تووشی ئاشوفتە فکری و ئاشوفتە چواردتەنیش ئەبن سەیری میدیای کورد من ئامار و ئەحسایم لایە پیسترین جنێوفرۆشترین هی کوردە لە پایانی ئاخرەوە کاتێکت بۆ بکەم 6-7 ساڵ پێش کابرایەکی ڕۆژنامەنگار هاتوویەتی فڵانی ئەمەیە مقابلەیەکرد لەگەڵا بکەم وتم باشە وەرە هات یەکێ لە سوالەکانی ئەوە بووتی تۆ دەربارەی ڕۆشنبیری ئۆجلان چیە زانی وتم سیاسیەکان ڕۆشنبیری تایبەتی خۆیان هەیە هیچ زەروری نییە سیاسیەک بزانێ ناوی 20 ڕۆمانوس بزانێ یا 20 شێوە کار بزانێ یا وەکو ئەمە ئیشی ئەو نییە ئیشی سیاسی نییە ئیشی نووسەرێکی وەک منە وەک تۆیە کە ئێمە ئەمانە بزانێ وە لە نزیکیشەوە من عەبدوڵڵا ئۆجلانم نەدیوە تاوەکو دەربارەی قسە بکەم ئەمە دوای 7 ساڵ لە سوسیال میدیا بڵاوی کردو ئاڵێ خەرسەوجاف ئاڵێ من عەبدوڵڵا ئۆجلان ناناسم ئەسڵەن خۆندەواریش نییە 2000 جنیان پێداوم لەحظە دەکەی ئەتەوێ بڵێ میدیای کوردیش بۆ یانی ئەوە بوختانە کە من ناوی نەک عەبدوڵڵا ئۆجلان ناوی هیچ کەس بە خراپ نابم ئەبەدەن ئەتلاقاً باش ڕێزان خان ئەتوانم بڵێم بەداخەوە ئاسانترین دروستکردن بۆی کە فەوزایەک لە جنێو دروستکەی زۆر ئاسانە کە بۆ خانمێک دروستکرێت لە کوردستانە بار هۆکارێک بێ ئەتەوێت سەرەتا وەکو ینی جنێ و کە بە ڕوبەڕووی خانمە بێتەوە قسەم بۆ بکە یان لەسەر ئەم فەوزایی کە کوردی تێکەوتووە بۆ شوێنێکە کە ڕێجنێوی تیابە طبعا سەرەتا زۆر سوپاس بۆ تۆ کاکە دەڕون بۆ ئەم بەرنامەیە کە زۆر گرنگە ینی بەڕاستی بابەتێکە
کەس نەیتوانێت تا ئێستا هەم بیکاتە بەرنامە و هەم خۆشی لێبا. و زۆر سپاس بۆ دکتۆر، زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە جەنابیانم بینی و هەروەها بۆ ئەو هەموو میوانە گەنجە بەڕێزانە و کەناڵەکەتان و بەرنامەکەت. طبعاً کێمە باسی جنێو بکەین ئەبێ یەکەم بابەت کە بچمە سەری وەکو ژنێک وەکو خانمێک کە خۆت فتت، ئێمە هەمیشە زەحی جوێنەکانین. دوو پیا و شەڕەکەن بەیەکەوە، هۆڕنێک لێ ئەیە، یەکەم قسەکردنی سەرەتا قسەکردنی جێنانە بە خوشک و دایک و ژنی. تۆ لە ماڵ و دانیشتووی ئاگام لە مۆزوعەکە نییە، یعنی تۆ خۆت شەڕەکەی بۆ غیرەتی ئەوەت نییە جیان بە خۆی بێ خودی خۆی ئەو شخصە. یعنی کەواتە لە کۆمەڵگایە کاتۆژیت لەبەرەوەی ئەزانێ ژن کچ ئەمانەی کە ناو لە ناو خێزانێکە، شەرەفی ئەو خێزانەیە، شەرەفی ئەو پیاوەیە، شەرەفی ئەو کوڕەیە. باش ئیتر ئەمەی کردوتە سەرشەکەی مەسەلەیەکی گوارەکەت بەر مایکە کاکێک تەقەتەقێکی دروست کردووە. دەستخۆش ئەمە وای لێکە ئیتر تۆ هەمیشە لە بازاڕێکایی کە تۆ لەسەر زمانیانایی. دوای ئەوە ئیشکردنی ژنێک لە دەرەوە، مەسەن کە ژنێکی سیاسی بیت، بۆ نمونە من لە خۆمەوە دەست پێکەم ناچمە سەر بابەتێکی تر، هەر بابەتێ دابەزێنیت بەبێ ئەوەی گوێ بدرێت، بەبێ ئەوەی چی دووتووە، بەبێ ئەوەی بزانن محتەوای قسەکانت چییە. من زۆر پێم خۆشە نەقتت لێ بگرن، قسەت پێ بڵێن لەسەر ئەداءت، لەسەر ئیشکردنت، لەسەرەوەی کە فعلەن ڕەنگە تۆ نەتوانی خزمەتێکی باشی ئەو خەڵکە بکەی بوویتەتە سیاسی، بەڵام مەشغول نیە توێنە سەر بابەتە شەخسیەکانی خۆت. یعنی هەندێک بابەت باسەکەن نازانی بڵێ چی، نازانی چۆن جواب بیتەوە. تەسەورەتم ئەمە کێشە نییە، کێشە نیە، سا هەلیەکەین. دکتۆر من حەزەکەم لەو بابەتە سادانەوە بچین. ڕێزان خان وتی دوو شۆفێر هۆڕن بۆ یەکتری لێن شەڕەکەن، پێشووی جنێو بەخۆیان بە نەگەر قرارە هەر جنێو بن، جنێو بە خوشک و دایکی یەکتریەن مەسەلەن. ئەمە کولتورێکی جیهانیە لە دەری شۆوایە یان هەر کووردە خەریکی ئەم شتەیە؟ مامۆستا بینە سەر شەقام وەڵا باش شەقام باش شەقام هەر ئۆتۆمبیل نییە کە تیادا هەڕە وەڵا با شەقامی ئێمە خاوێن نییە، نەپارێزراوە وەکوەوەی کە لازمە. من ئامار و ئاسایی تەکسیەکانم لایە لە دنیا. تەوان چاکترین تەکسیرانی دنیا بەریتانیایە. تەکسی بەریتانیا تۆ سوارە بی جێگەکە نازانی، جێگەکەت بۆ دۆزێتەوە و هینەکەشیە کوژێنێتەوە، تێرمۆمەترەکەیە کوژێنێتەوە، جێگەکەت بۆ دۆزێتەوە. ئەدەب و ئیخلاص بەرامبەر مهنەکەی، بەرامبەر کارەکەی. لە وڵاتی ئێمە جیە و فرۆشتترین چین لێخۆڕی تەکسیە. ئەو هەموو تەسادف و بیگرە و بەردە کە دەبێ نە لە ڕووی یاساوەیە، نە لە ڕووی مەنتیقۆیە، نە لە ڕووی ئەخلاقی هیچ. باشە هۆکار هەیە. ئەم پرسیارە لە تۆشەکەم ڕێزان خان، هۆکار هەیە بۆ مەسەلەن ئێستا ڕەنگە کەسێک گوێی لێم بەرنامەیە بێ بڵێ کاکە گیان چوزانم ئەمە شەرعیەتدان نییە بە بێموچەی و بە وەزعی خراپی خەڵک، یعنی تا سەر ئێسقان ئێمە وەکو هەمووکو ڕوودا مەسەلەن زۆرترین ئیشمان لەسەر مۆزوعی گەندەڵی سیاسی و چوزانم بێموچەی و قەیران و چی هەیە، بەڵام ئەمانە هۆکارن بۆ ئەلبەتە هۆکار هەیە، هۆکارەکە لە مێشکی هەموومانە، مێشکی تۆ، مێشکی من و مێشکی ئەوانی هەمووان. هەر یەکێکمان لە شتێک ناڕەحەتین، لە یەک لەحظە دەتەقینەوە. هیچ داعی نییە کە ئەو عەکس العەمەلە پیشان بدا، بەڵام ئەو خۆی مەڵات داوە لە وجودتا، لە سەرتا، لە گیانتا، لە بچووکترین شتە یەتر سەرێ کەفەکە کەپچەرێن پەرامارتەدا. هیچ ئەوەش نایە، یعنی هیچ ئەوە نایانێت کە ئەو شەڕە بکەی، ئەوە نایانێت. کەواتە ئێمەی کورد خصلەتێکمان هەیە بەداخەوە زۆر چتەیە خێنە من خەڵک، ئەی خۆت، ئەی من
من وا نازانم ئەڵەن کورد ئازایە من وا نازانم ئێمە ئازاد بین ئازا ئەوەیە کەوا هەڵەیەکی کرد بڵێ ئەشهد منە هەڵەم کردووە ئەوە ئازایە ئەوە ئازانیار کە دەمانچەیەکێ بکوژە و دوو بکوژ نەخێر ئازاوەیە کە دیان بە هەڵەی خۆیان بنا کوردێکم بۆ بدەدرێ دیان بە هەڵەی خۆیان بنا زۆر کەم ئەمە گرفتێکی نەتەوایەتی ئێمامانە معزەلەیەکە گرەیەکە لە وجودمانە مەوجودە هۆکار هەیە بۆم هەموو جنێوە ئەکید هۆکار هەیە زۆر جار ئەمە بەڵام هۆکارەکە بای شەرعێتەکە نا بەس هۆکار هەیە ینی سیرکە ئەگەر ئێمە بینە سەرەوەی کە لەناو کۆمەلگاکە تا بۆتە کۆمەلگایەکی جنێو بەس خۆی بە ئام شەرق ئەوسەد هەمویان هەر بەم حتا عەربیش ینی ئەوانەی کە لەم بیئانەیە ژین وەکو بیئەی کۆمەلگاکانی ئێمە کە گروپێک دروست ناکەن بۆی ڕای خۆیان بە سراحەت دەربڕن کاتێ لە حکوومەتەکە ناڕازین بتوانن ئەمانە فشارێک دروستکەن بۆ سەرچ بۆ چاکردن یاخود فشارێک دروستکردن کەن بۆ ئەوەی کە ئەم کەسانەی کە ئەو حکوومەتە بەڕێوە بن ئەو ئیدارەیە بەڕێوە بن ئەو دەسەڵاتی یاسادانانەیان بەدڵنیە بە فشارێکی مەدەنیانە بێ ئەمە ناکەن هەمووی خۆی کۆ کردوتەوە ئەزانن بۆچی لە ئێرەیە ئەگەر بڵێم مەسەلەن لە سەرتاسەری عێراق و بە هەریمی کوردستانیشەوە سیاسیەکانمان بە کۆی گشتی حکوومەتمان ئەمانە ئیتر گوێنیان بە دەنگی خەڵک و بە قسەی خەڵک چکە فشارەکانیان واقعی نییە فشارێک تۆ لە فەیسبووکە تێر گوێنی پێبی خۆی ڕایەی ڕاهاتنەکە کێشەیە کە قسەت پێوت ئەوەندە یعنی ئێستا من خۆم بەش بە حاڵی خۆم با زۆر واقعی بم کە پۆستێک دانێم چاوەڕوانی دەستخۆشی شتیوانیم یعنی ئەوە پێم ئەگەر دوو دەستخۆشی ببینم زۆرم پێسەیرا مەسەلەنەوە نییە دڵێ گوڵێکیان نابێ لەگەڵ جنێوان ڕاهات نەنا یعنی بزەبت بیئەیەک دروست کراوە بۆ ئەوەی تۆ لەگەڵ جنێوەکانان ڕابێ و طەبیعیش بووە حیزب سیاسیەکان هەمویان چەنەها سۆشیال میدیایان داناوە بەس تەنها بۆ جوێنان یعنی کەواتە لە جیاتی ئەوەی کە ئێمە باسی باشترکردنی کۆمەلگاکەین ئەو خەلەلانەی کەوتم لە ناو کۆمەلگایە لە ئیدارە تا هەیە لە ئیعلام تا هەیە کاک دەروونم بەدڵ نییە لە جیاتیەوەی بێم بە منطقی من ئەمانە بگەێنمە دەستی چەنەها سنووق ئەزانی سنووقی سکاڵا و ئەو سنووقانە و ئەو دڵنگانەکێ دروستێکە ئەو گەنجانە دروستێکن مەسەلەن ڕێزێکی زۆرم بۆ گەنجانەکە لێران بەبستەوەی ئەوەیە کە ئەم گەنجانە ئەتوانن ئەم گۆڕانکاریانە بکەن بەڵام ئاسانیان کردوتەوە تەنها بە جوێنێ تر وازانە ئەم جوێنە تەواوی تر تەئسیرێکی گەورەی تێک زۆر حەزەکەم پڕبەدڵ حەزەکەم بەرنامەیەک باسی سیاست نەکەین پڕبەدڵ حەزەکەم بەرنامەیەک باسی سیاست نەکەین دکتۆر بەڵام دیسانەوە نەک باسی سیاست نەکەین لە بەروی بترسین باسی سیاستکەین لەبەرەوەی کە سیاسەتێکی ئەوە ناشتینمان هەیە بڵێک شتەیە کە ناتوانین بیڵێن وەنیە ناتوانین بیڵێن مەسەڵ من نمونەیەکی بچووکت بۆ دێنمەوە یەکێک نەخسێکی بایۆلۆجی هەیە چژن یا پیاو باش یا مەسەلەن نێرەمووکە مەسەلەن باش یا هۆمۆیە باش یا لەسبێنە باش ئەم کابرا لە نێو میلەتی ئێمە ژیانی نییە زندگی ئەسڵەن بۆی تەرخان نەکراوە ئەبەدەن لە کاتێکا لە دنیای ئەمڕۆ حتا وەکو بەرلەمانیان هەیە ئاسای بەرلەمانیان هەیە مؤسساتیان هەیە ئەنواع ئەشکاڵ حقوقیان محفوظە باشە کابرا ئەگەر نەخسێکی بایۆلۆجی خودایی هەیە تو بۆ وا تاقیرەکەی بەویش جنێوەی بۆ وا ئەیکوتی نەنە باسی بۆ وا پێشێلەکەی بەڵێ باسی ئەوەی کرد کە بەداخەوە ئەتوانم بڵێم ئێستا بەشێکی زۆر لە حیزبە سیاسیەکان بە سەدان و هەزاران پێیجان هەیە بەس بۆ جنێوان خۆ قابلە چیتیا بڵاوکەنەوە زۆر بەخێر بێن پێم وا بێ ئەم بابەتە هەر هەمومانی گرتۆتەوە بە بێ جیاوازی تر هەر یەکەو بەپێی زۆن و خۆی و بەپێی ئەوەی خۆی چ بە ڕێزێکتانەوێ قسەیە بکات بۆی کە ئێوەش لە خزمەتانە بین جان ئیشەکات فەرموو سڵاو کاک دەروون من سەفین سالار قوتابی کۆلێژی یاسای زانکۆی سەڵاحەدین زۆر بەخێر باسی هۆکارت کرد کاک دەروون سەبارەت بە هۆکار ئێمە یاسامان هەیە بەڵام دادگامان نییە بۆ بابەتی جوێندان لە یاسای ژمارە 111 ساڵی 1969 لە یاسای سزادان مادە 433 تا
تاکو 436 باسی جوێندان دەکات بەڵام ئایا ئەگەر کەیسێک هەبێت لەم بابەتە جوێندانێکی ئاسایی یاخود شتێکی عورفیەن کە لە نێو کۆمەڵگە لەسەر شەقام ڕوو دەدات بچێتە دادگا ڕەنگە هەروەڵامی نەداتەوە جگە لەمەش کاک دەروون یاسایەکی تایبەتمان هەیە خراپ بەکارهێنانی هێڵەکانی پەیوەندی کە مادە دوو سزایەکی زۆر توندی دانایە بۆ مەسەلەن ئەو کەسانی ئەکاونتی ساختیان هەیە یان بۆ نمونە بە کەسێک ڕادەبوێرێت یان بۆ نمونە ئەو شتانی کە لەنێو کۆمەڵگە ڕەودا چاتێک بۆ کچێک دەنێرێتن ئەمانە هیچیان کاری پێ ناکرێت لە هەرێمی کوردستان بەڕای من هۆکارەکەیەوەی کاک دەروون کە جنێودان بۆتە شتێکی ئاسایی دەتوانین بڵێن بووێتە دیاریدەیەکی زۆر زەق لەنێو کۆمەڵگەی کوردی دەستخۆش وابزانم ڕێزان خان تۆ ویستە قسە لەسەر ئەو شتە بکەی بەڵام خۆی بەپێی یاسا جنێ و تاوانە وایە وەنیە وایە ئەی بۆ ئەو تاوانە هەمومان پێ ڕاهاتوین و جابا من ڕێگاکە بۆ ئاسان بکەم بۆ نمونە من ئەڵێم لە ناو بۆیە هەمووی بەخۆمە هێنمەوە بۆی دوایی کەسێک نەڵێ باسی کەسەکانی ترەکە باش کە دوێنێ بە منە درێ من زۆر جار کۆمنتەکان والێ ئەەکەم ئەزانی ئەڕۆیتە سەر ئەکاونتەکەی کەسەکە دیارە زۆر معلومە بەیانی منە ڕۆم سکاڵای لێکم ئەزانی چی ئەگۆڕێ ڕەنگە هەزارەها مانشێت هەبێ ڕێزانی شێخدلێر سکاڵای کرد لەسەر کۆمنتێک تەعاتوفی خەڵک چی لێیە ئەو زۆر قسەی ناشرینی بە من وتووە یعنی قسەکان قابلی ئەوە نییە کە گوێی لێ بگری سیرەکەی تەعاتوفەکەی خەڵک لەگەڵ چیایە لەگەڵ کۆمنتەکایە هەر فترەی پێشووتر بەڕێز حاکم شێخ لەتیف کەسێکی هونەرمەندێک بووە کەسێکی ناسرااو بووە قسەی پێوتووە لەسەر واقعەیە کە ئەسڵی نییە هەستان سکاڵای کرد دادوەرێک بۆ خۆی پەرلەمانتار بووە دادوەر بووە هەستاوە سکاڵای کردووە بڕوا بکەن ئەوەندەی ئیعلام لەگەڵ کەسا جنێو فرۆشەکە بوو تۆمەتبارەکەیا بووە لە 105 لەگەڵ ئەو بەڕێزانە بۆ کە حاکمە بابەتەکەشی کە ئەو توێتی نەحقیقت بووە نەواقعی بووە لەگەڵی جوێنەی ناشرینیشی پێوتە یعنی ئەبێت تۆ چی بکەی لەم ناوم کۆمەلگایە من زۆر جار ناڵم خۆم سیرەکەم ئەڵم بڕیارەیەم تەواو ئیتر من ئەڕۆم بەیانی سکاڵاکەم و ناوەکە چەنەها جار کۆمنتەکانم کۆ کردوتەوە لە خیرەکە سیرەکەم ئەو خەڵکە بەو شێوەیە تەنانەت ئەوەشیان پێ یعنی ئێستا جنێو فرۆشەکەشی هەنی من ئەوە ئەڵێم جنێو فرۆشەکە لەبەرەوەی تۆ کاتێک کە باسی دادگاکەی ڕاستە منە ڕۆم سکاڵاکەم لە دادگا وەرێگرێ پارێزەرێکە زۆربەی کاتەکان وەرەگرێ بەڵام چەند سکاڵا چەند تۆمەتبار یعنی لەسەر چەند کەس حکم بدرێ چونکە مە بابەتێک نییە تەنها ئەو سا زووتر ئەتوانم بڵێم پێش 2014 پێش 2013 حتا لە 2000ەکانە وانە بوو ینی بەم دەرجەی ئێستانە بوو سکاڵایەک دەکرد ئەتوانانی بەڵام تۆ لەسەر چەند کە سکاڵا بکەیت لەبەرەوە ئەمە بابەتێک نییە کە ئێستا تەنها بە سکاڵا و ئەوان لە دادگا بترسن لە دادگا ناترسن چونکە لە دەرەوەی دادگا ئەو گروپە خەڵکە ئەو کۆمەلگایەت حاضر کردووە بۆ ئەوەی دادگاش ناشرینەکان بەرامبەر ئەوەی کە تۆ کردوتە کورت قسێکم بۆ بکۆ بە دانیتی من لە باوەڕێکدام کە ڕۆشنبیری ئێستامان لە گرفتترین خۆناغدایە ڕۆشنبیری کورد و ئێستا ئەی خێنە دوای بەشی یەکەم ئاوێگە خۆینەوە دەست پێ بکەین لە کۆتایی بەشیەکە ماوت کورد لە گرفتترین کاتی ینی سەردەمی ڕۆشنبیریەتە دەستبارەی ڕۆشنبیری بەڵێ ئێمە لە مەعزەلەیەک لە تەنگەبەرەیەکی یەکجا خراپداین من 47 ساڵیشم کردووە دارس مەعارفم دروست کردووە 25 بەرگ 47 ساڵیشم تیا کردووە نەمدا خوێنەری ئێستا دامە کتێبخانەکان دامە کۆلێجەکان دامە ئەو مەسایلان لەبەرەوەی ئەزانم کابراڵێ وەڵا خەسە و دارس مەعارفی بۆ ناردوم یەکێکیان ناکاتۆت بیخوێنێت ئەوڕۆ نەک خەڵکە زۆرەکە ئەدیب لە ساڵەکە یەک کتێب ناخوێنێت سەقافەت بووەتە سەقافەتێکی فەیسبووکی جاران کۆڕەکە گیرا من باشم لەبیرە هەفتاکان هەشتاکان نەوەدەکان باوەڕم پێ بکە دوو کەس یا سێ کەس ناوێنووسی بۆ مداخلە ئێستا 50 کەس ناوەنووسێ ئەزانی بۆ
لەبەرەوەی سەقافەتێکی فەیسبووکیە، سەتحیە، ڕووکەشە، قسەی لەگەڵا بکە نەختی هەر ئەو دووسێ جوملەی هەیە کە ئەوە ئەڵێ دوای ئەوە سێ لەحدە دەکەی خۆشی کوشتووە ئەبێ ئەو 4-5 جوملە بڵێ لەحدەیەکەی ئێمە ئەلان لە گرفتێکی نەتەواتیمانەیە کە خەڵکەکە لە کتێب لە خوێندنەوە تۆراوە. بۆ پێکەنی ڕێزانخان وڵی زۆر منطقی قسە کا لەسەرەوە دکتۆر فعلەن کە لە جێگایە کایت تۆ مۆزوعێکی ئەکید ئەو مۆزوعی کە باسی ئەەکەی یاخود کە بۆی چووی وەرکشۆپە دانیشتنە سیمینارە یعنی بالضبط ئەوەیە یعنی هەموو ئەو خەڵکانە ئەیانێ و مداخلە بکەن بەس نەک لەسەر بابەتەکەی تۆ وی ئەوەیە ناوەڕۆکی بابەتەکەی تۆ باو ناوەڕۆکی بابەتەکەی تۆ نییە ئەوەی خۆی ئێوێ کەفوکوڵەی کە لە دڵیایەتی دژایەتی تۆ بکە بە نقطەیەک بە قسەیەک بهێنێتەوە نەگەوی لەسەر بابەتەکە بگونجێ ئەیگەڕێنێتەوە بۆ کەسەکە خۆی کەسی خۆی مەسەلەن من خۆم بینی ومە ڕێزانخان وەکو کەیس باباسکەین بەڵێ سەرودەرە لە ناو دادگاکانە هەیە ئەم جنێوانە گەیشتۆتە و شوێنی ئایندەی ئینسانێک بگۆڕێ ئایندەی من بە نمونە پێشکەشکارێکێنمەوە پێشکەشکارێکی کورت خانم بووە یەکێک بلۆ کەسانی کە بۆم بەرنامەی نووسی و ئەمانە بەڵام حەزی نەکرد ناوی خۆی بێنێ ینی وتی من لە پرۆسی هاوسەرگیریە بووم مارەکردن و هەموو پرۆسە سونەتەکان کۆتایی هاتبوو یەک کۆمنتی فەیسبوک من و هاوسەرەکەمی جیا کردەوە لێک ئەمە مبالغە نییە؟ نەخێر لەبەرەوەی زۆر تەسیرەکە جا بۆ ئەو کۆمنتا هێریتەوە من بەیانەیەکیان هەست تۆزە درەنگ هەستامەوە بزانام سەعات دەبوو کە تەلفونەکەمم کردەوە ڕەنگە 20 تەلفونم بۆ هاتبێ بە زەمە نقطە ئەمە بەسەر خۆم هاتووە باش بابەتێکم دانابوو ڕۆژی پێشتر حادیسەیەک بۆ ژنێک کوژراوە ڕاستی واقعەیەکی حاڵە کە تۆ باسەکەی لەسەر چی بکوژرێ بۆ بەیانی لە سەی سایق ڕەنگەێستا و ئەو گەنجانە گویان لێبێ جەماعەتێکیان هەڵسن لە گەنجەکان زۆر جوێنی ناشرین بە منەڵێن یعنی ئەوەی کە نەشێڵێن جەماعەتێکی تریشیان بە شەرتێ من کەسیان ناناسم هەتا ئێستا زۆر سوپاسیانەکەم بەوەی کە جوێنی یاوە بۆی کە جوێنیشی نەیەوە هەستن کۆمنتەکان هەمووی ڕابکێشن بیهێنن بیبەن مەجموعەکە کە بێن و بڵاویکەنەوە کە على ئەساس ئەم مەجموعەیە بۆ دیفاعکردن لە من ئەبێ بە شەڕ لێیان ئەچنە مەرکەزی شورتا وەڵام مدیری شورتەکە تەلەفۆنی بۆ من کرد وتی ئەرێ بێ قەزابی ئەوە لێرە لەم مەرکەزا یەک دنیا شەڕێکی گەورە بۆ ئەمانە قسەیان بەستۆتۆ وتم ئەخر لێرە من ئەتوانم بڵێم من چی بکەم من بابەتێکم نووسیوە ئەو جوێن بە من ئەیا و مەجموعەیەکی تریەن دیفاعەکەن لەسەر و لەم حاڵەتەیە من بێم بڵێم چی ئەخر من هیچ دەورێکم نییە لەناو داواکەیە حتا بژیم بڵێم چی بڵم دەستی ئەوە خۆش بێ کە جوێنی کە دیفاعی لە من کردووە ئەی ئەوەشی کە فێر کراوە ئەو جوێنانە بە چونکە من ئەزانم ڕەنگە ئەوەی کە خەساوە جوێنەکە یاوە ئەوەندە موسەیتر نەبێ خۆی بە تاقی تەنها جوێن بە کەسێکی وەکو من بامە بەستەکەم لە کەسی شخصی ڕێزان خۆیەتی کە یعنی هەر کەسێک کەش بێ ئەو نەموسەیتر نەبێت کە ئەو جوێنە ناشیران ئەشرینانە بە کەواتە سیر کە ئەم کۆمەلگایەت تووشی حاڵەتێک بووە تۆ لەویا چیەکەی تۆ تووشی کێشەیە کە بی نازانی بڕۆی بۆ لای ئەمیان چی لەگەڵ ئەویانە چی بکەیت دوایەوێتە سەر خێزانێتە سەر باوکت 2000 قسا کا پێتەڵێ تۆ ئەگەر ئەمە دانەنێ خەڵک لە سەی سایق شەڕ لەسەر تۆ ناکە باشە من هەرمێ بە واقعی بڵم بزەبت من لێرا هیچ گوناحێکم هەیە گەر بڵم ژنێک نابێ بکوژرێ لە ناو دادگایە لەسەرەوەی داوای جیابوونەوەی کردووە ئەمە هیچ گوناحێکی تایە ئەو هەموو جوێنە ناشرینە بۆ من و بۆ ژنە کوژراوەکەش لە هەمان کاتا بێ و بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش لە هەمان کاتا بێ کەواتە لەبەر زۆر ئاساییە ئەوەی کە من بە ڕۆژانە لە سەرمانە تووشێ بم ئەو کچەش هەمان ژیانی فەوتابێ لەسەر پۆستێکی فەیسبوک لەسەر قسەکردنیە چونکە بەرامبەرەکانمان هەمووی تێگەیشتنیان نییە بۆ باشە دکتۆر تۆ سەرەتای قسەکان تۆزێ چوویتە ڕابردووە ینی باسی وەزعی خێڵەکی کوردێ کرد و چی ئێستا ئەگەر زۆربەی هەرە زۆری خەڵک کە گوێی لەم بەرنامەیە بێ یەکسەر بیری بۆەوە چێڵێڵێ خەتای سۆشیال میدیا و فەیسبوکە خەڵک جنێوەیە خەتای ئەوەیە من فەیسبوکم نییە ئەوەڵم باش قەتیش نام بێ باش لە حدەیەکەی قەتیش نام بێ باش تاقەتی ئەو بەزمەم نییە تاوە فێر بم شتی تری خۆم لەبیرە چێتەوە بۆیە ئەوە ناکەم ئەبەتەن با حکایەتێکی خۆمت بۆ بگێڕمەوە باش من 25 ساڵ لە دەرەوە بووم
هاتمۆ ڕۆمانێکم نووسی کردمیانە دەست ئێستا من 138 کتێبم ها لە کتێبخانەی کوردی و فارسی و عەرەبیە پێم دکتۆراش فێدراوم دکتۆرای فەخری ئەوانەی کە لە منیانە نووسی پیاوی شعبەی سێ و استخبارات و ئەو دووەڕە مەسایلە یەک نەفەریان کەس نازانێت لەکوێ ڕادێکی باشە هاتم بە مەسعود محەممەد یادی بەخێر وتم مامۆستا ئەو خەڵکە بواکە وتی گوێ لێ بێ با شعرێکی نالیت بۆ بخوێنمەوە دام لێی چیەکەی وتی نالی چییە مسی شوغەل خەریکی شیاکەی خۆ تۆ بە حیسابێ وەکو پەروانە شەمت بوو وتی تێگەیشتم نا وتی نالی بە خۆێڵێ نالی چێ تۆ وەکو قۆلانچە قۆلانچە نازانم هەولێر شاید پێڵێن قۆلانچە ئەو ئەلفە زیادە ئینەکە ئێمە ڕاستە باش ئینەکە ئێمە ڕاستە باش وەکو قالانچە با بڵێن پیسی خڕەکەیت و پاڵی پیۆنەی تۆ لای خۆی وەکو پەپولە بە دەوری مۆما دەگەڕێ ئەرکی پەپولەیش ئەوەیە کەوە تۆ باڵتە سووتێ جنێوت دەدەنی وتی کەس نییە بە ئەندازەی من نووسەری کورد جنێوی پێدا بێ ئەمە قسەی ئەوەی سەو لە جێ حەقی خۆیاتی وتی یەک تەوسێتەکەم ئەوەی لێتت نووسێ دوو استیفادەکە یەکی ئەوەیە کە لێتی نووسی و تەواو بەڵام استیفادەی دووەم مەحرومی بکە جوابی کەسمە دەرەوە من ئەلعانەوە 54 ساڵە جوابی یەک کەسم نەداوەتەوە لە هیچ کتێبێکا کە نووسیوە بە باش نووسراوێ خراپ نووسیا جواب وەڵامی هیچ کەسێکم نەداوەتەوە چون قەنەعەتم وایە من کتێبێکم چاپ کرد لەهی من دەرەچێ بێتەی خەڵک باش من بۆ دیفاع لای باش وردە وردە با بینە سەر ئەوەی کە ئیتر چی بکەین چی بکەین ینی ئیتر ینی تەواو من پێم وانییە جنێوانی کورد و ئەو دۆخەی کە بڵاو بۆتەوە ئێمە بەم بەرنامەیە چاچیکەین بەس چی بکەین چۆنی مامەڵە لەگەڵ جنێو فرۆشەکانە بکەین ڕێزان خان بەڕاستی پێش هەموو شتێک ئێمە پێویستمان وە چەندەها بەرنامەی وا بکرێت ینی ئەوە کووتمە من ڕەنگە یەکەم بەرنامە بێ بەڵام زۆر گرنگە زۆر ئەساسە ئەو یعنی بەڕاستی گەڵێم گرنگە چونکە بۆی ئەو کەسانی کە جنێو ئەیەن و وا ئەزانن بەوە خۆیان بەتاڵ ئەکەنەوە لە کاتێکا با باش بزانن ئازارێکی زۆر گەورە ئەگەێنن بە یەکێکی تر بەس ئازارەکە وەختیە بەس جوێنەکانی ئەوانە مێنێتەوە ئەبێتە ئەم عورفە ناشرینەی کە باوە بەیانی هەرو کەسە کە خۆی ئەمڕۆ جوێن فرۆشە چەنەها جوێن فرۆشی تر جوێنی پێ ئەیاتەوە جا بۆ تۆ خۆتەگەیەنیتە ئەو مەرحەلە ناخۆشە کەواتە یەکەمە بێ بیر بکەینەوە ئێمە ڕاستە بە خۆشمەوە ڕەنگە خەلەلی ئەوم هەبێ ئەبێ دادگاکانی ژوشار بکەینەوە کە ئەبێ ئیتر لەمە و دواز کەسانێک کە جنێو فرۆشن سایتەکان هەرچۆنێ بگەڕین بەدوای بیانین بە دادگا با بە ساڵێ بڕوە با بە 2 ساڵ بڕوە ئەگەر چەند کەسێک حکمی خۆی وەرگرت ئەو کاتە بەرامبەرەکانیش اینجا ئەو تەعاتوفەی کە خەڵک هەیەی ئێستا بۆ جنێو فرۆشەکە وتم کە ئابێتە تۆمەتبار ئەبێ ئەمە ڕوون بکرێتەوە بۆ خەڵک نابێت تۆ تەعاتوف بەرامبەر چکەوە تاوانە بەرامبەر کەسێکە بێ کە تاوان بێ مناڵەکانمان خوڕۆشتی مناڵمان تێکەیە خوڕۆشتی گەورەکانی تێگاوە ژنێکی گوناح لە ماڵەوە دانیشتووە هیچی نەکردووە لەسەر جادەکە 2 ملیۆن جوێنی بۆیە ئەخر گوناحی نییە یعنی مەسەلەن تەواو تۆ ئەگەر جوێنی شەی بە بەرامبەرەکە وەرە بە واقعی و بە منطقی قسە لەگەڵ بەرامبەرەکە بکە تۆ هەرچیت هەیە لەگەڵ خودی مناوەرە بەس نەک بۆ ئەوەی نەشریکەیت و بیکە کەواتە ئەمانە هەموو بەرنامەیەکی تەواوی تەوعیەکردنیەوە وشیارکردنەوەیەوێ وشیارکردنەوە زۆر گرنگە ئیتر ئێمە چۆن بیری لێ بکەینەوە کەسانێکی وەکو مامۆستا کە تەجروبەیەکی زۆر باشیان هەیە لەمانە ئەبێ ئەوانیش لە ڕێگەی خۆیانەوە بەڕاستی هەندێک لەم بابەتانە ئیتر چۆن دای ئەنێن بە تەلڤیزۆنە بە خۆی چۆن ئەو بەرنامەمان پێ ئەڵێ ئەبێت دەست پێ بکەین ینی کاتی ئەوە هاتووە کۆمەلگا بەم شێوەیە ناڕوا بەڕێگاوە دروست نابێت لە منە پرسی چی بکەین بەڵێ هیچمان پێ ناکرێ بڵێ بۆ لەبەر ئەو سایتانە هی حیزبەکانە هی حیزبەکانە ئەوانن هەر حیزبێ 20 سایتی هەیە 40 سایتی هەیە
ئەو ڕسم و بڕاوانە هەمووی ئەوانە نەیەکێ نە دوو نە چل نە پەنجا نە سەد تۆ چیت پێکرێ حکوومەتیش حزبەکان دروستیان کرد هیچت پێ ناکرێ قۆناغەکە ئەمەیە قۆناغەکە ئەمەیە نە بە تۆ نە بە ڕوودا و نە بە کەنالێکی تر هیچ ناکرێ ئێستا لەم قۆناغ ئەی قوڕی چۆ بکەین بەس مەگەر کۆنفرانسێکی نەتەوایەتی تەواوی حزبەکان وەک ئەمەش مەحاڵە ئەو لە چیتی بچووکە یەکگرن تا بێن بۆ مەسەلەیەکی وە بەس وڵا ڕەنگە لەسەر جنێ و ڕێکەوە مامۆستا بۆیە من لە باوەڕێکدام جنێ و ڕێکەکەون چونکە خۆیان هەمویان مشتەرەکن لە جنێوەکانە تەسەورەکەم ڕێک بکەون لەسەری ینی مشتەرەکە هەموو حیزبە سیاسەکانەوانیان کە داناوە بۆ جوێناندایانەوە لە ئەخیرە ڕەنگە بتوانن بەرنامەیەک دانێن بۆ ئەوە لەسەرەوە ڕێکەکەون منم بەو لەو بڕوایان ڕێکەکەون لەسەرەوە بەداخەوە جان فەرموو زۆر سپاس بۆ ئەو بەرنامەیە کاک دەروون من ناو میدیایم پێ قوتابی هونەرە جوانەکانم باشە بابەتێک هەیە کە ئەمە جگە لە شتانە قسەی بە وڵاتی خۆمان دەڵێن بە میلەتی خۆمان دەڵێن بە ئاڵای خۆمان دەڵێن باشە قسەی بە کابرای دەڵێ ئەوە ڕۆشنبیری خۆتە ئایا بۆچی ئێمە قسە بە نەتەوەی خۆمان دەڵێن بۆچی بە سەرکردەکانی خۆمان دەڵێن بۆچی بە پێشکەشکارەکانمان دەڵێن یعنی ئەوان خەتایان چییە و بابەتی دووەم مامۆستا بابەتی پەروەردەیە ئایا پەروەردە دەتوانێت ئەو ئیشە بکە کە ئەو قوتابیانە جنێ و نەدەن بە یەکتر یان لە دوا ڕۆژدا بتوانن یعنی ڕۆشنبیر بن یان بخوێنەوە کاکە بۆچی من جن بدەم یعنی بۆچی من قسەی خۆشت لەگەڵ نەکەم بە قسەی خۆش تێت بگەینم باش خانم جان حەزەکەم خانمان قسە بکە مایکەکەی بەنێ جان من هودا سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانەکان و ئامادەبووان و سپاس بۆ بینەرانیش لە سەرەتای پرۆگرام ئاماژە بە خاڵێک کرا کە خەڵکی لادەی خەڵکێکی جوێن فرۆشن من وەکو خۆم وەکو هودا لەگەڵ ئەو جۆرە قسەکردنیم لەبەر ئەوەی خەڵکی لادێ ڕەنگە ئەلفوبێ خوندنیشان نەخوند بێ ڕەنگە لە بۆ جارێک لە جارەکانی ژیانیان نەچوونە ناوژینگەی قوتابخانە نەچوونە ناوژینگەی زانکۆکان بەڵام لە پاڵ ئەوەدا ناخیان پڕە لە وشەی جوان و پڕە لە میهرەبانی کورداواری خۆمان قسەشی جوانی هەیە دەرێ جام کە پڕ بوو لی دەڕژێ کۆی ئەو پرۆگرامە لەوە سەر هەڵدەدات ناخی مرۆڤ پڕ بێت لە چی هەمان ئەو شانانە دێتە سەر زوبانی پێشکەش بە کەسی بەرامبەری دەکات باشە بەس با من ڕاستکردنێک بۆ جەنابەت بکەم جان سیارەکەی منیش ئەوەیە بەر لە پرسیارەکە جنێ و هەر ئەوەنێ سەرزارەکی بە کەسی بەرامبەری بدەیت زۆر جار کاتێک کە دەچێت دائیرێک فایلێک پێشکەش بە کەسێک دەکەێت دەڵێ ئەفو بێ زەحمەت ئەو فایلە ببەمە چێندەر کە ڕووی وەردەجێڕی جواب ناداتەوە دەی خۆ بە هەزار جوێن هەیە کەواتە دەبێت لە بۆ جاری داهاتوو قسە لەسەر بابەتەش بکرێ کورتی پرسیارەکەم ئەوەی زۆر لە گەنجانی ئێمە ناتوانێت بچێتە ناو پرۆژە و کاری گەورە بە تایبەت خانمان لە بۆ ڕاگەیاندن ناتوانێت کار بکات هۆکارەکەی ترسێکەیە چۆ متوانین بەسەر ئەو ترسەدا زاڵ بین ترسی جنێودان سیارەکەشم بۆ خاتۆ جان دکتۆر گوێت لەوە بوو کە وتی ئێوە سەرەتای بەرنامەکەوا دەستان پێکرد خانم وتی سەرەتای بەرنامەکەوا دەستان پێکرد کە ئالاساس جنێ و لە گوندەکانەوە هاتووە نە بەس پێم وا بێ قسەکەی تۆ نەبوو یعنی باسی با بڵێن مێژووی ئەم منتیقەیە و کرد کە مێژوویەکی خێڵەکی هەیە و لێەوە جنێ و دەسی پێ کردووە نانا من با ڕۆشنی کەمەوە خانمە سەرەتای جنێوی مورەکەب ئاخر جنێ و تا جنێوە جنێوی ڕووکەش هەیە جنێوی مورەکەبیش هەیە جنێوی پیس و مورەکەب لە حرەم سەراکانی سەڵاتین و دەردی کردواتە دەرێ گەیشتوۆتە ئێمەی کوردیش لەحظەیەکەی سەرکە خولەفای ئەمەوی حرەم سەراکیان 300-400 ئافرەتی تیا بووە خولەفای عەباسی 700-800 ئافرەتی تیا بووە حرەم سەراکیان و هەروەها بڕۆ تا غەزنەوی و بڕۆ تا سەفەوی و عوسمانی و قاجاریش ئەمانە ئەشخاصە ئیداریانە کرد فاسدترین معقدترین ئەشخاصێک کە ئەویش من چونکە کتێبێکم نووسیوە بە ناوی حرەمسەرا و خەساوەکان تایسش 5-6 جار چاپ بووە
ئەمانەی ئەم خەساوانە کە ئیدارەی هەرەمسەراکانیان بووە فەزیعترین معقەدترین کەسانێک بوون وە جنێ و فرۆشترین کەسانێک بوون کە لە ڕووی زەمین بووە ئەو جنێوانە شۆڕ بۆتۆ ناو میلەتەوە ئیتر لە عەرەبۆ هاتووە بۆ ئێمە لە کەسێک هاتووە بۆ ئێمە بەس لە بیر نەچێ ئێمە جنێوی خۆمان مەخسووسی خۆمانە جنێوی خێڵەکانەیە جنێوی خێڵەکانەیە ئەمەن عەجەب ئێمە خێڵەکی بووین ئەو جنێوانە هەر بووە هەر هایشە ئێستش هەیە منەڵێم لەم کۆمەلگایە گرنگی زۆرە درێ بۆ کەسانەی کە جنێو فرۆشن خەڵک من تۆ ئەو ئیتر ئەگەر هات و هەر قەوسێکی بچووکم بەرێ تۆ زانی ئێستا جنێو پاراکە بەڵێ ئەمەوێ بێمە ئێستا جنێو پاراکە بەڵێ من ئەمێ ساگە لێم پرسی بۆ پێتەڵێم بۆ ئێستا سیرکەین ڕەنگە حیزبە سیاسەکان لە ئێستا خواوتمان ناچینەوە سەر سیاست بەس وەڵا هەرە بێ نازانم بڵێ بۆ کاک دەروون با زۆر واقعی بین مەسەلەن کەسێک هەیە بۆ نمونە جنێو فرۆشە قسە بەلایەنێکی حیزبیەڵێ ئیتر یعنی بۆ تا ئەوەی کە هەموو کەس لەبەرەوەی ێزانی لێ ئەگەر من ئەمڕۆ ئێستا لێرا لەم بەرنامەیە بە حیزبێک دەستکەم بە قسەکردن بە حکوومەت بەس بە جوێنی ناشرین نەک لەسەر ئەدای قەت ڕێگە بە خۆم نایەم بە قسەی ناشرین تەعامل لەگەڵ سەرۆکی حکوومەتێکا حیزبێکا لایەنێکا بکەم ئەتوانم لەسەر ناشرینی ئەدایان قسە بکەم ئەوە ئاساییە کە ئەمە خزمەتی باشی نەکردو نەیتوانیەوە منی هاوڵاتی سوود لەم هەرێمە ببینم لەسەرەوە ئەتوانم قسە بکەم بە منطقیش ئەتوانی قسە بکەیت و واقعێکیشە بەڵام ئەو بێت جوێن با جوێنی ناشرین ئەو مستەلەحانەی کە مناڵەکەی من بەیانی زەرری لێبێنێ هەر خۆم لە ماڵەوە دانیشتوم خەجاڵەتە بم گوێم لەوانە ئەبێ تۆ بهێنی بیکەیتە کاندید بەیانی بیکەیتە پەرلەمانتار وەدوای ئەوە لە ناو پەرلەمانەکان ئەگەر بزانین هەم پەرلەمانی حکوومەتی فیدراڵ و پەرلەمانی هەرێمی کوردستان کە ئێستا نەمان ماوە ئەمان بێت و پێشتریش هەمان بووە چەنەها کەس ئەو ئوسلوبە ناشرینیان بەکارهێناوە سەیرت کردووەڕەوە خەڵکەکەیان ناسێ لەبەرەوە نییە چەنەها پەرلەمانتاری تریش هەبووە کە زۆر منطقی وەکو پەرلەمانتار پرۆژە یاسای هەبووە کاری کردووە دوو کەس لە کەسایەتی نایەن ناسن خەڵکەر مهتەم نییە بەوە جامە چۆن کۆمەلگای هێنیتەوە سەر ڕێگە ڕاستەکەی ئەبێ بزانن ئەو جوێنە بۆ پارە پێیاکردنە بۆ ناشرینکردنی کۆمەلگاکەتانە کۆمەلگا بە جوێن جوان نابێ بە جوێن ئەو کەسانە ناگەنە پلەیەکی بەرز ئایا ئێمە ئەمانەوێ ئەوجی من دایکێک بم ئەمەوێ مناڵەکەم بە جوێن پەروەردەکەم یا مناڵێکی تەندروست دروستکەم ئەی بۆ ئەو دایکانە گوێل بۆ ئەو باوکانە بۆ ئەو خوشکانە بۆ ئەو برایانە گوێلەوە ناگرێت هەر لەم شوێنی قسەکانی تو من گەیشتمە ئەو ناومێدی کە دکتۆر باسی کرد بڵێ بەڕاستی ناومێدی نەزانی دکتۆر ناومێدین بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە هەرە ڕێگەکان ئەو قسەی تۆم پێ خۆش نەبوو کەوتە ئەلی نییە ئەڵێ کابراایەکی خەڵکی سیێمانی پارەی بەلای یەکێکۆ بوو هەرچی وتی بم دەرەوە کابرا جنێوێکی پێدا وتی 20,000 نات نییە وتی ئەوە 6,000 فێری ئەو جنێوەم بکە فێری ئەو جنێوەم بکە لەحدێکی جنێوی ناو شار جایە لەگەڵ دەشت و دەر و لادێ و خێڵ و ئەمانە جایە چۆن ئەوان ئێستا ڕێزاخانە لێ سیاسەکانیش ینی با بڵین گرنگجی بەو کەسانیان کە جنێو فرۆش جنێو فرۆشەکان کاندی دەکەن چوزانم جنێو فرۆشەکان خەڵک دەنگی پێەیە جاوەرە کۆمەلگایەک هەبێ ئەو کۆمەلگایە و بە جنێو فرۆش دەنگ باو بێ جنێو فرۆش بکاتە نوێنەری خۆی ئەبێت چی بێ لەبەرەوەمە خەتەرێکی گەورەیە لە سەرمان تکا ئەەکەین با کۆمەلگا بێتەوە سەر ڕێچکە ئەساسەکەی خۆی ئێمەوانە بووین ئێمەوا پەروەردە نەکرابووین ئێمە نەهاتوین کە بەیانی نوێرەرەکەمان جنێو فرۆش بێ بۆمان ئێمامانەوێ ئەم هەرێمە یاخود ئەم دەوڵەتە کە تایە ئەژین فێری ڕێزمان بکات چکە دواتر هەر ئەو دایکەی کە ئەمڕۆ لایکەکە ئەو باوکەی کە لایکەکا بۆ جنێو فرۆشانە بیر بکاتەوە کە بەیانی مناڵەکەی بە هەمان شێوە ڕەفتاری لەگەڵاکە خۆی ڕەزامەند دەبێ دکتۆر دوا قسەم بۆ بکە من ئەگەر ئەمرم وانە بواە ئەم وڵاتەمە جێڵە ناتوانم هەرە توان 25 ساڵ لە دەرەوە بم تازەی تر پیر بوومەوە لەبەر جنێو ئەم وڵاتە جێ وڵات جنێو نا زۆر چتی پرۆپوت و بێمانە هەر جنێو نەخۆکات جنێو وایە
کاکە توێژی ناوەڕاست لە کوردستان ئەلعان نەماوە، یا زۆر دەوڵەمەندە یا زۆر هەژارە. لە کاتێکا بەشەریەت توێژی ناوەڕاستی باتەڕێەوە، هەرچی داهێنان و هەرچی اختراعات و فەلسەفە و عیلم و زانست هەیە توێژی وەسەتەی ئەوان داهیان هێناوە. ئێستا لە وڵاتی ئەمان ناما، یا زۆر فەقیرە یا زۆر دەوڵەمەندە. باشە چۆن بۆ ئەمە گرفتێکی نەتەوایەتی ئێمەی تێدە. دەستخۆش دوا قسەم بۆ بکە. هونەرمەندەکانمان لە زۆر جار کورتە فیلمیان هەیە بۆتە کولتورەوانیش زۆر جوێنی ناشرین بەکارهێنن بۆ ئێمە پێ بکەنین. ئەو پێکەنینە بۆ لەحزەیەک خۆشە، بەس دوایی ئەزانی چ کەلتورێکی ناشرین بەجێڵە، یان ێستا ئاسایی بووە، ینی ئەو سا شەرم بوو مەسەلەن هونەرمەندێک ئەگەر ئەو ئەمێنێتەوە بۆ کولتوری خۆت ئەمێنێتەوە لەبەرەوەی کێ لەسەرمانە با ئەوانیش بە خۆیان بچنەوە بوشەی جوانتر یا وشە هەیە بەدیلی ئەو جوێنە بێ. گەنجەکانمانەوەی کە هەتانە ئەو فەیسبووکە هیچتان بۆ ناکە، ئینستاگرامە چییە هیچتان بۆ ناکە. فشار خستنە سەر گۆڕینی دەسەڵات، گۆڕینی کەسایەتەکان، گۆڕینی ئەو خوڕەوشتە ناشرینانە بە ئێوە ئەکرێ، ئەوە ئیشی ئەوانە و ئێمەش ئێستا وەزیفەکە تەنها بووە بۆی کە ئەگەر تۆ جنێ و بەی بوێری، ئەگەر تۆ جنێ و بەی ئازای، ئەگەر تۆ جنێ و بەی بەس ئەوە ئازایەتی نییە، با زۆر باش بزانین، نە ئازایەتیە نە بوێریە نە ئەشی پێکێ، تەنها بۆ کاتیە بۆ ئەو لایکەیە و تۆش بۆ خۆت ناشرینەکەی بۆ ئەوی ئەو کەسەی بەرامبەر نازام. هەندێک ناویان پێوتم کە منوتم بەرنمەیەکی وام هەیە کە وتم لەگەڵ کاک دەروو نابەرنمەیەکی وامەیە لەگەڵ هەنێ لە ڕفیقەکانمان قسەم کرد، یەکسەرتیان جنێ و ینی بەرنامە هەیە ناوی جنێ و بێ، بەس دوایی هەموو هاتنەوە سەر هەنێ ناویان پێوتم ڕەنگە من ئێستا باناوەکان نەڵێم، وتیان ئەمانە بەخاز دانراوە مەسەلەن بەکراوەی لە فەیسبووکە لەکوێ ئەیکەنەوە چات ئەکەن بەس بۆ ئەوەی جوێن بن و خەڵکانێکی زۆریش لەگەڵان تکاکەم ئەمانە بەواز لەبێنین. ئەو کەسەی کە ئێستا ئێمە باسیەوەمان کرد کاتی نەقوڵایی بەرنمەکەەوە بەداخەوە منیش هیوادارم ڕاز نەبم، بەڵام منیش تووشێ و ناومێدیە بووم کە حەسکەین کە شتێکی زۆر قورسە ئەگەر جنێ و بەم شێوەی کە ئێستا هەیە لە ناو کۆمەڵگەی کوردیا کەمی بکەین و چکە بۆ سیاسیەکان لە ڕێی سەدان پیجەوە پشگیری لە جنێ و فرۆشەکانەکەن. جنێ و فرۆش هەیە لە مانگێکا من بە داتام قسەیەکەم دوای ئەم بەرنامەیەش بەرپرسیارم لێی جنێ و فرۆشەیە کە لە ناو سۆشیال میدیا خەڵکی مەشهورن بە جنێ و مانگ نییە لە 20,000 دلار کەمتر پێیا بکەن. ڕقم لە ڕێزانی شێخ دلێرە، ڕقم لە دکتۆر خەسرەوە لە بریەوەی نەقدێکی کتێبەکانی کەم نەقدی سیاسی بکەم ئەچم 5,000 دلار بۆ و جنێ و فرۆشانێرم ئەڵم ئادەی ئەم شەو بە فڵان کەسا وەرە خوارەوە. هیوادارم شتێکمان کرد بێ خواحافیز.